لەگەڵ گزنگی یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردی و بەهاردا خەڵکی بە کۆمەڵ لەگەڵ خێزانەکانیان دەچنە گەشت و سەیران. بەڵام لەم چەند ساڵەی دواییدا قەیرانی دارایی و کێشاڵ پسێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا دۆخێکی دەرونی خراپی بۆ خەڵکی دروست کردووە. هاوڵاتیان ئومێد دەکەن هەرێم و بەغدا بگەن بە ڕێکەوتن و چی دیکە یاری با چارەنووسی خەڵکی نەکرێت، چونکە دواکەوتن و نەهاتنی موچە و ناڕوونی چارەنووسی موچە خەڵکی تووشی دڵەڕاوکێ و بێئومێدی زۆر کردووە. حەزەکەم ئەمان ڕێ بکەون ئیشەڵڵا بە پشتی ئەو خوایە ئەم خەڵکە چۆن دڵخۆشە هەموو عالەم دڵی خۆش بێ. ئیتر هیوایەتمان چییە؟ خۆیمە تەمەنمان ڕۆیوە، تەمەنمان لە بندەوە گەورە کردووە لە قەراخ. هیچ هیوایەتێکم نییە، بەشکم ئەو خوایە تەمەنا لە ئەو خوایە ئەەکەم ئیشەڵڵا خوای گەورە ڕێکیان خا. پای من ئەوەیە ئیشەڵڵا ڕێکەون و حەقی خۆیان بن بە کورد و هەمومان حکومەتی عێراقیەکە بشین. ڕێبکەوتنە لەو قەناعەتیان خەڵکەکە زیاتر دڵی خۆش بوو، خەڵکەکە زیاتر ئەهاتە دەرەوە و بۆ سەیران و بۆ بۆنێ نەورۆزش. چەند ساڵێکە بەهۆی قەیرانی دارایی و ساڵێکیشە بەهۆی پەتای کۆرۆناوە لە وەرزی بەهاردا خەڵکی کەمتر ڕوو لە گەشت و سەیران دەکەن. درێژەکێشانی ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا و نەگەیشتن بە ڕێکەوتن بەشێکی دیکەیە لەو ئایشانەی کە دەرونی خەڵکی پێوە ماندووە. وەڵاهی بەڕاستی بێ موچەی و بێ ئیش و کار و ئەم قەیرانانەکە یەک بە دوای یەکای هێن هەمووشی دروستکراوە هیچی نییە قەدەر نییە بڵێ بێت. هەموو قەیرانەکان یەک بە دوای یەکات دەسەڵاتدار دروستێکات ئەو حکومەتە دروستێکات. تەسیری لە خەڵک کردووە وەکو ناحی نەفسی وەکو ناحی مادی وەکو ناحی اجتیماعی. جاران هەر دوور نەڕێن پاسێکی ئاوا 20 ماڵی تێش و 10 ماڵی تێش و ئەهاتن بۆ سەیران. ئێستا ئەوەی کابرا خۆی وژنەکەیەتی بە تاقی تەنیا دووتەنیەکی پێ ئەو ڕێگایی پێگرێ دەنگە دەنگ و شتی خراپ و بەیەکایان و ئەمانە هەمووی تاسییر لەسەر ڕەبووە یعنی لە ڕوویدا بەڵێ خەڵک لە مۆزع زۆر نائینە تووڕێ. ئەمەش تەسیری هەیە توگەر موچەکە تەوزع بکرێ بەڵکو بکرێ دەبێت بتوانن بەبێ لێبڕێنیش موچە تەوزع بکرێ. چونکە ئێستا هیچ بیانویشان نەماوە هیچ زیینێکیان نەماوە بۆەوە کە بڵێ وەڵام موچەکە نادرێەوە یا ناتوانەوە تا نەوت بە ڕێژێکی باش بەرز بۆتەوە. ئەم لێبڕینە ئەمە شتێکی باش نییە. ئەگەر بێت و بەبێ لێبڕین تەوزعیکەن ئەتوانن بیکەن بەس نازان بۆ نایکەن. هاوڵاتیان داوا دەکەن لایەنەکانی کورد و عەرەب بگەن بە ڕێکەوتن و چیدی ئەو دۆخە ئاڵۆزەی چەند ساڵە کە کوردی پێوە گیرۆدەیە بەردەوام نەبێت و گرێکوێرەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بکرێنەوە تا وەکو ساڵانی ڕابردوو هەمومان بە دڵ و دەروونێکی ئاسوودەوە لە پاڵ خێزانەکانیان بشوێکی بێ دڵەڕاوکێ بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.